کۆمپانیایان بوارێ دڵنیاییە لە عێراق و هەرێما کوردستانê dîroka kawanî ya dûr û dirêj heye. Bekem kompanya demada mezra bû sala 1945 bû. Ew kompanya hêdî hêdî zêde bûn ehliyên kertê taybet û yên hikûmî hatine rêzê. Lê ew karesat û şer û bûyerên ser Iraqê hatine belkî gelek caran guhartin de hejmara kompanyayan de çêkir be guhartin de pêşkêşkirina xizmetguzariyên bi rêya kertê diڵniyayiyê hatibine kirin de. Niha yên ku li Herêma Kurdistanê kar dikin ku liqên wan hene yan baregehên wan yên serekî li Herêma Kurdistanê yên kertê taybet û bûyên hikûmî ku duyên hikûmî ne bi giştî hejmaran digehe hevde kompanyan xizmetguzariyên cûr bi cûr dê vî warî de pêşkêş dikin. Cêgirê rêveberê giştiyê yek ji wan kompanyan rêzdar Rolan Baban mêvanê me mêz detir li ser vê pirsê rabwestin. Kak Rolan spas bû amadebûna we û vî wextê didey me. Destpêk bila bizanîn weke kompanyayek ku xizmetguzariyên cûr bi cûr pêşkêş dikin çina ew xizmetguzarî di warê diڵniyayiyê de. سەرەتا سوپاس بۆ کەناڵی 24 بۆ ئەو چاوپێکەوتنە و سوپاس بۆ تۆش کاک کاوەڕ. کۆمپانیای ئور زیاتر لە 15 ساڵە لە خزمەتی کەسی کوردستان و عێراقدایە. لە زۆر بوار ئێمە دڵنیاییمان هەیە لە بوارەی ئۆتۆمبیل لەبارەی دڵنیایی پزیشکی، دڵنیایی سەفەر، دڵنیایی مومتەلەکات، دڵنیایی مەسئولەی مەدەنی لە حالەتی هەڵەکردنی مهندس و مۆزەف بە شێوەیەکی گشتی تەمینی مارینی پێدەڵێن کە دەکا نەقلی بەحری. باشە لەوانەیە زۆر کەس هێشتا پرسیاری ئەوەی بکەن بێژن ئەم دڵنیاییە چییە؟ کۆمپانیا دەشێت بۆ من چکاتن بۆ نمونە ئۆتۆمبیلا خۆ تەئمین بکاتن بۆ نمونە کۆگاکە خۆ تەئمین بکاتن زیاتر لەسەر هورگریەن وێ دکارات چ بکاتن چا پێشکەشی کۆمپانیایەکی بکاتن وڵاتیەک؟ یەکەم هەر کۆمپانیایەک دەبێت ستاندەردەی خاسەبی پارەیەکی لە ڕەسمالەکەی نزیکەی 15 میلیاردبی وەدیعەیەکی خاص دادەنێ لە بۆ وەزارەی مالیەی ئەوە حیز دەکرێت لە بۆ کاتێک پێویستی بە تەعویز بوو ئەگەر کەتنە مەحکەمەی نەدرا لەو پارەیە دەژێردرێتەوە بۆ خەڵکی دەگەڕێتەوە. بەڵێ خەرجی بگەڕێتەوە یعنی وەکو زەمانەکە بۆ حەقی ئەو کەسەی کە تەمینی کردووە. باشە بەڵێ ئەو زایتر کاتێک پێویستی یەکە پێویستی تەمینی سیارەیە لە بۆ تووشی مەشاکلی حەوادث و لێدان و یان زەرمەندەبی یان زەرەر دەکا ئیتر هەردوو تەرەف تعویز دەدرێتەوە بە گوێرەی ئەو وەسیقەیە کە هەیەی. باشە بۆ نمونە کوگەهێک هەیە خۆدانەوێت بێت کوگەها خوا تەمین بکاتن دڵنیاییە بداتێ ژالیە کۆمپانیایەکە ji çi ve dest pê diketin divê wî çi merj tê dabin û we ew dikarin çi pêşkêş bikin qîstê mehane ser wî ye salane ser wî ye çend e ئەوەل کە هەر یەکێک داوای کۆگایەکەی دەکات دەبێ شارەزایەکی مە بچی تەمشا کۆگایەکەی بکە پشکنینی بۆ بکە لەسەر پشکنینەکەی دەردەکەوی لەگەڵ قەوائم لیستەکانی چەندی ئەو مەوادەی تێدایە ئەو دوایە شێوازی سەلامەتی لە ئاگر کوژێنەوە و لە بەستانی کارەبا دەبێ هەموو مەرجەکانی سەلامەتی جێبەجێ بکات هەتا مەرجی سەلامەتی زیاد گونجاو بێ نرخەکەی هەرزان دەبێ. بەڵام ئەگەر هەندێک شەرتی هەیە ئەنجامی جێبەجێ نەکە ئەو هەر تەمینی بۆ ناکرێت لە سەرەتاوە فداوای لێ دەکەین ئەو شێوازانە دانێ هەتا ئێمە بتوانین تەمینی لە بۆ بکەین کەواتە نرخەکەش لەسەر ئەساسی ئەو سەلامەتی و تەمینی شوێنەکەیە. چەندە بۆ نمونەیەک بۆ ئۆتۆمبیل بێ یان بۆ تەمینی تەندروستی بێ یان بۆ بوارێکی بێ زیە هەرێکی نرخەچێ مەسەڵەن لەبارەی مومتەلەکات لە هەزاری لەوانەیە 2 یان 3 بدەیت لە هەزاری ساڵانە لە نزبەی هەزاری دو بەڵام بۆ سیارە نا بۆ سیارە لەوانێ سەتان نزیکەی 3.5 بە جێرەی ژماری سیارەکان کە دڵنیا دەکرێت. باشە بەشداربوونی خەڵکی ئێستا چوونە لەو کۆمپانیا بەشداربوون وەکو بدایەتی ومتوێ ئێمە وەکو خەڵکی کوردستان و عێراق ڕۆشنبیری دڵنیاییمان زۆر زەعیفە لەبەرەوەی خەڵک مەجبور نەکراوە کە دڵنیایی خۆی بکە. کەواتە دەبێت ئیجبار بکرێتن کە ئیجبار بکرە ڕاستی ینی حکوومەت لە زۆر شت نەجاتی دەبێت لە زۆر شێوازی و ئاڵی و گۆڕی محکەمە لە پۆلیس نەجاتی دەبی و هەتا لە ئەرکەچی مالی زۆر نەجاتی دەبی مەثەن ئەو فەیزاناتێک کە ڕوودەدا یان ئەو ئاگرانێک کە دەکەوێتەوە حکوومەت لەو خاتە خۆی دوور دەکاتەوە
ئەو کەسێ زەرمەندە لەگەڵ کۆمپانیای دڵنیایی هەردوو لە پێک دێن و تەعویزی خۆی وەردەگرێتەوە بەبێ ئەوی بستە دادگا و بستە پۆلیس و یان حکوومەتە باشە لە دوو خەکی ئاوادا کاک ڕۆلان و لقی خوا لە بەغداژی هەیە لە هەولێر لقی ڕئیسیمان سەرچیمان لە هەولێر باشە لە سێ ناوچەیە بەڵێ ژمارەتان لەبەردەستە چەند بەشدار بووتان هەیە؟ ئێمە بە سەدان هەزار بەشدار بوومان هەیە. زیاتر کینە ئەوێن کو بەشدار دەبن؟ ئێمە بەڕاستی پێت بڵێم لەبارەی تەمینی سەفەر لە گشت عێراق نسبەشی زۆرە لەبەرەوەی ئێمە لە وەکالەتمان نزیکەی 700 وەکالەتمان لە هەموو عێراقەیە کە وەکالەتی سەفەر سیستەم ئێمەیان لایە و وەسیقە بۆ هەر کەسێکە سەفەر بکات. بەسم ئەوەیە زیاتر بزانم ئەو کەسانەی کە باسی ڕەوشەنبیری تاکت کرد لەم بوارەدا ئەوانەی کە گەیشتونەتە ئەو ئاستا بە پێویست دەزانن کە ئەمە لە بەرژەوەندی تاکە کەسدایە لە ئاخیرەکەیدا. ئەمانە زیاتر کێن گەیشتونەتە ئەو قۆناغەکە دێن خۆیان تومار دەکەن لە ئێوە لە هەمان کاتدا ناچاری هەیە لە بوارێکدا بنمونە لە بەسڕا بێ لە بەغدا بێ کۆمپانیا بێن خەڵکی ناچار کردبێتن کارمەندەکانی خۆیان ناچار کردبێت لە ئێوە تومار بکەن؟ بەڵێ زۆربەی ئەو ئۆرگانیزیشنان و منەظەمانە کە سەر بە دەرەوەنا ئەوانە هەمووی کە خاستن مۆزەفەکانیان ئەگاز نەبی بێ بە بێتەمین نایەتە عێراق لەبەرەوانە فێر بوونەوە لەسەر شێوازە بژین. کۆمپانیەکانی جنوب زیاتر ئەوانەی نەوتینە کە دەوڵەمەندن ئەوانە هەموو دڵنیایی پزیشکی بۆ کرێکارەکانیان دابین دەکەن. باشە دڵنیای پزیشکی کاتێ کارتێک دروست دەکات کۆمپانیا دروست دەکات شەبەکەی نێتوۆرکی هەیە لە هەموو عێراق لەگەڵ هەموو خەستەخانە پریڤاتەکان ئەو کەسە دەچێت هەر یەکی بە جێرەی ئەو بۆی دانراوە ئەو خەدەماتە پێشکەشی دەکرێت و بەبێ ئەوەی سپارەیەک بدە. باشە لەوێ وتت بەس کۆمپانیەکان ئەوە هەیە گوشار هەیە ئیلزامی هەیە خەڵک خۆی تومار بکاتن لە عێراق وایە لە کۆمپانیەکان لە زیاتر ئەمانەی کە ناچاری دەکرێن بوو تەندروستیە یان بوو چییە چی و چی ناچار دەکرێن بۆ تەندروستیە و بۆ کۆمپانیا لە کارەسات دوور بیتەوە خوانە زۆر خاستن بە تایبەتی لە کۆمپانیەکانی نەوتی حەوادی زۆر ڕوو دەدا لە ئاگر و لە نمونەتان هەیە بە بیر بینینەوە بزانی نمونەیەکی لەو شێوەیە ڕووداوێکی ئاوا گەورە ڕوویدا بێتن ئێوە خەرجیەکان خۆتان خەرجی ئەو شوێنەتان لاست و گرت بێتن خۆی تومار کردووە. پێش 3 ساڵ زیاتر لێرە یەک لە کۆگاکان ناوی ناینم کۆگاکە سوتا زیاتر لە $1,200,000 تەعویزی دراوە و کابرا تووشی کارەسات و تووشی ئیفلاس نەبوو توانی دووبارە ئیشی خۆی دەست پێ بکاتەوە و وەکو بازرگان بەردەوام بێ. ئەمە تەنها لەبەر ئەوەی ئیشتیراکی لەگەڵ ئێوە هەبووە چەند بووە بەبی زۆر بەس بووە بزانام ساڵانەی نەگەیشتە $8,000 $8,000 بەڵام کە تەعویزەکەی وەگرتەوە زیاتر $1,200,000 وەرگرتەوە. ئەم $8,000 لەسەر ئەساسی ئەوە دەستنیشان دەکرێتن شوێنەکە کارەکە شوێنەکە قەبارەی ئەو شتانەی ئیجتماعیەکانی تایەتی دوام ئێمە هەم کۆمپانیایکی دڵنیایی دەبی موعید تەمینی هەبی موعید تەمین وەزنی خۆی هەیە مەسەڵەن ئێمە گە ڕاستمالمان $5 ملیۆن بێ موعید تەمین ڕاستمالی بە ملیار دۆلارە. بەڵێ گەلک سپاس ڕێزا ڕۆلان بابان جێگرێک ژە کۆمپانیایەن بوارێ دڵنیایە سپاس بۆ بێ دەمەوە. سپاس کاکاوار پێ خۆشحاڵبین دەست خۆش.